دەم کۆتایی دنیایەوە بە پرتاو دێ و هەڵم ئەگرێ و ئەم فڕێنێ و ژیان ئاوایی لە ساڵێکی تری شێرکۆ بێکەس دەکرێت لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا و لە یەکێک لە نەخۆشخانەکانی وڵاتی سوید هەواڵی کۆچی دوایی شاعری گەورەی کورد شێرکۆ بێکەس گەیشتە کوردستانیان و هونەر و ڕۆشنبیری یەکێکی تر لە قەڵەمە دیارەکانی لەدەستدا. شێرکۆ لە وەسێتنامەکەیدا نەیویست لە شیعردۆستان و کوردستانیان دوور بکەوێتەوە، بەڵکو بۆ دوای مردنیشی داوای کرد لە یەکێک لە شوێنە گشتەکان بە خاک بسپێردێت. شێرکۆ هەمیشە و بەردەوام قەڵەمەکەی لە ڕنینەوەی وشەی کوردیدا ڕۆڵی هەبووە و وشە پڕ بە پێزەکانی لەگەڵ خۆشەویستی و شەعردا ئاوێزان بوون. شێرکۆ بێکەس لە ماوەی ژیانیدا نزیکەی 30 قەسیدەی شێعری نووسیوە و بەرهەمەکانی بۆ زۆرێک لە زمانەکانی جیهان وەرجێڕدراون. شێرکۆ بەرهەمەکانی مای تێڕامان و ئەفسوناوی بوون، بەرهەمەکانی هۆکارگەلێک بوون بۆ ئەوەی خەڵاتی تۆچۆلۆسکی لە ستۆکۆڵم و خەڵاتی ئاشتی لە فلۆرەنسا پێبەخشرێت. شێرکۆ بێکەس کوڕی شاعری گەورە فایق بێکەسە و لە ساڵی 1940 لە سلێمانی لەدایک بووە. لە ژیانیدا خزمەتێکی زۆری بە بواری شێعر و چیرۆک و ئەدەبی کوردی کردووە. لە ساڵی 1965 لە ئێزگەی دەنگی کوردستان کاری کردووە و چەندین دیوانی شێعری پێشکەش بە بواری ئەدەبی کردووە. دوای ئەوەی پەیوەندی بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کوردستانەوە کرد لە ساڵی 1986 فشارەکانی ڕژێمی بەعس ناچاری کرد وڵات بەجێبهێڵێت و ڕوو لە دەرەوەی وڵات بکات. بێکەس لە پاش ڕاپەڕی نەمەزنەکەی ساڵی 1991 بۆ خزمەتکردنی کوردستان لە تەراوگە بەرەو کوردستان گەڕایە و بە ئەندام پەرلەمانی کوردستان هەڵبژێردرا. دواتریش لە کابینە یەکەمی حکومەت یەرێم بوو بە وەزیری ڕۆشنبیری، بەڵام تەنیا ساڵێک لە پۆستەکەی دامایە و بەهۆی ناڕەزایی لە بەڕێوەچوونی کارەکانی وەزارەتەکەی دەستی لە پۆستەکەی کێشایە و گەڕایە وڵاتی سوید. هاوکات بەردەوام بوو لە خزمەتکردنی بواری ئەدەبی کوردی لە ڕێگەی دامەزراندنی دەستگای چاپ و پەخشی سەردەمەوە خزمەتی بە ڕۆشنبیرانی کورد دەکرد. بەڵام تەمەن لەوە زیاتر ڕێگەی بە قەڵەمەکەی بێکەس نەدا خزمەت بە بواری ئەدەبی کوردی بکات و لە ڕۆژی 4 ئابی ساڵی 2013 و لە تەمەنی 73 ساڵیدا کۆچی دوایی کرد و لەسەر داوای خۆی لە پارکی ئازادی شاری سلێمانی لە مەراسیمێکی شایستەدا بە خاک سپێردرا. دوای بانگی برینتان من ئەگەم ئێوارە دوای شێوی گریاوتان لاتانم ئێوارە کە هاتم مۆمێکم لە قولەی حەزرەتی نالیا بۆ هەڵکەن با ملی دارێ بێ یان پەنجەی نێرگزێ یان قژی وەنەوشە زامێکم لە دوندی کە کۆنی حاجیە بۆ پێکەن